عزیزانمان لە هەرجێکن سلایمەتان لەبێ بەیانیتان باش بێت خۆشحاڵی نەمڕۆژ کۆمەڵە بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایین کە بینەری بن و سوود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەری سەرەکیمان ئامادەیە. لا تەوەریەکەم سەرتاماندا هاوکارمان ڕێبین لە شاری کەرکووک و بڕگێکی بۆ ئامادە کردوین لەسەر پاراستنی ژینگە. باس لەوە دەکات کە تا چەند لە شاری کەرکووک گرنگی بە ژینگە دراوە و تا چەند هاوڵاتیان هۆشیاری ئەویان هەیە کە ژینگەیان بپارێزن و تا چەند گرنگی بەلایانی پاکوخاوێنی دراوە لەم شارەوە پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە بتوانێت ئەم شارە هەمیشە بە پاکوخاوێنی بمێنێتەوە. ئەمە تەوەریەکەمان. دوابە دوای چینە سەر تەوەری دۆمان. لا تەوەری دۆماندا باس لە ڕێکخراوەکەین بە ناوی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت. ئەم ڕێکخراوە تایبەتە بە نابینایان. ئێمە ئەمڕۆ باس لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە ئەکەین بزانین کە ئامان چیە لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە تا چەند کۆنتاکتیان لەگەڵ ڕێکخراوەکانی تری تایبەت بە نابینایان هەیە و کار و پرۆژەی داهاتویان چی ئەبێت و ئەمڕۆ باس لە کۆمەڵێک بەهرەی ئەو گەنجانە ئەکرێت کە لەناو ئەم ڕێکخراوەدا نابینان و کۆمەڵێک بەهرەی جۆرا و جۆری جوانیان هەیە لە ڕێگەی پرۆگرامەکەمانە پیشانی ئەوی ئازیزیە دەین. بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە بابەتەکانمان بینن. بەڵێ خۆشەویستانم ئێستاش بڕگەی وەرزشمان ئامادەیە. ڕێنماییمان ئەدەنێت دەربارەی ئەوەی کە چۆن لە ماڵەوە وەرزشەکانی خۆمان بکەین و بەردەوام بین لەسەریان با بە یەکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. محەممەد علی یا ڕەوەندی حەمەپچکۆل ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستا لە کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکانی زانکۆی سلێمانی. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتمان ئامادە کردووە بۆ کەسانی کە توانای جەستەییان کەمە و یاخود بۆ ئەو کەسانە بە تایبەتی گونجاوە کە خانمی ماڵن توانای چوونە دەرەوەیان نییە. پرۆگرامەکەمان بەم شێوەیە کە لە 8 مەشقی جیاواز پێک هاتووە. هەر مەشقێک 30 سانیە بەردەوامە بین لەسەری و لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین. لە تاوبوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و پاشان دووباری بکەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. 3, 2, 1, break. Three, two, one, go! Round 2. Break. Good work. 3, 2, 1, go. Round 3. Break. 3, 2, 1, go! Round 4. Break. Halfway. 3, 2, 1, go. Round 5.
3, 2, 1, break. The only limit is yourself. 3, 2, 1, go! Round 6. Break! 3, 2, 1, go! Round 7. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین بۆ هیوایان کە ئێوەش لە ماڵەکانتانە و جوڵانە دووبارە بکەنەوە تا لەشێکی جوان و تەندروستێکی باشتانە بێت. بەڵێ ئازانم هەروەکو وتمان لە تەوریەکەم و سەرتاماندا بەرگەیەکمان هەیە لەلایەن هاوکارمان ڕێبینەوە لە شاری کەرکووک بۆمان ئامادەکرا باس لە گرنگی پاکراگرتنی ژینگە ئاکا بزانین کە لە شاری کەرکووک تا چەند گرنگی دراوە بە پاکراگرتنی ژینگە و تا چەند خەڵکی هۆشیاریان هەیە لەم بارەوە و پێویستە چی بکرێت بابەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. ئەم کاتان باش لە پارێزگای کەرکووکم ئەو پارێزگایی کە خێر و بەرەکەتێکی گەورەی بۆ سەرجەم شار و شارۆچکەکانی عێراق هەیە بەڵام کەرکووچیەکان گلەییان لە ژینگە و کەمی ڕێژەی سەوزایی پارێزگاکەیان هەیە. بە پێی ستانداری جیهانی نابێت ڕوبەری سەوزایی هەموو شارێک لە سەدا 15 کەمتر بێت. شارەوانی کەرکووک دەڵێن ڕوبەری سەوزایی شارەکەمان لە سەدا 5 بۆ لە سەدا 6. چالاکەوانەکانی بواری ژینگە گومانیان لەو داتای هەیە و دەڵێن ڕوبەرەکە لەوە کەمترە. لە ناو کەرکووک 184 پارک و 81 نێوانە شەقام هەیە. ڕوبەری ئەم پارک و نێوانە شەقامانە نزیکەی 2,500,000 مەتر دووجایە. هەندێک لە نێوانە شەقامەکان سەوز کراون. ئەم نێوانە شەقامەی پردی سێ لە ناو کەرکووک چیمەنی دەستکردی بۆ دانراوە. شارەوانی کەرکووک دەڵێ گرفتێکی گەورەمان هەیە لە نەبوونی پێداویستی و بودجەی پێویست و کارمەندی پێویست. بۆ بەشی باخچەکانمان تەنها 147 کرێکارمان هەیە. هەر کرێکارێک 6 دۆنم زەوی بەردەکەوێت بۆ ئەوەی خزمەتی بکات. بۆ ئەوەی بتوانین کارەکانمان بە تەواوی ڕاپەڕێنین پێویستیمان بە نزیکەی 1000 کارمەند هەیە. لە کەرکووک چەندین کارگە و بیر و پاڵاوگەی نەوت هەیە. بە پێی ستانداری جیهانی دەبوو لە پای پیسکردنی ژینگە هەندێک کاریشیان بۆ ژینگە بکردایە. ژینگە پارێزەکان دەڵێن کارەکانیان
وەک پێویست نییە و هەندێکیشیان بەبێ فلتەر کار دەکەن. گرفتێکی دیکەی ژینگە بۆ کەرکووچیەکان کۆبوونەوەی خۆڵ و خاشاکێکی زۆرە لە نێو کۆڵان و شەقامەکانی شارەکەدا. شارەوانی ئەو خۆڵ و خاشاکەشی کە کۆی دەکاتەوە بە شێوازێکی دروست لە ناو نابرێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ژینگەی کەرکووک لە ناو پارکی خەیام لە بەردەم قەڵای کەرکووک گفتوگۆ دەکەی لەگەڵ هەریەکە لە بەڕێزان فەرید و زەنگەنا سەرۆکی شارەوانی کەرکووک و شکۆفە محەممەد لێپرسراوی ناوەندی کەرکووکی کۆمەڵی کوردستانێکی سەوز. کاتان باش و بەخێر بێن. زۆر سپاس. شکۆفە خان سەرەتا لەباتەوە دەست پێ بکەم. چ گرفتێکتان هەیە لە ژینگەی کەرکووک؟ دڵنیان لە ژینگەی کەرکووک؟ هیچ مەترسێکتان لێ لی؟ سەرەتا زۆر بەخێراتن سەرچاواناتن دیارەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی لە نزیکەوە بارودۆخی شاری کەرکووک بزانن بە تایبەتی لە ڕووی ژینگەیەوە. ڕێژەی پانتایی سەوزایی لەناو ئەم شارە زۆر کەمە. دیارە بەپێی داتای ڕێکخراوێکی ئەمریکی 3 ساڵێک بەر لە ئێستا ئەوان ئاماژەیان بۆ کردووە کە 0.99 بەڵام ئەمە چەند ساڵێکە بەسەر ئەو داتایە تێپەڕی کردووە. من لەم ساڵدا وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز کە بەشێک لە بەرپرسی دام و دەستگاکانی ناوشاری کەرکووک کە گۆڕاون بۆیە بە پێویستم زانی لە سەرەتاوە جارێکی تر لەگەڵ ئەوانایە سەر لە نوێ من دەست بە کارەکانم کەمەوە چالەکیەکانمان پێویستمان بە داتاکان بوو بۆیە سەردانی چەند بەشێک لە دام و دەستگاکانی ناوشاری کەرکووکم کردووە بۆ ئەوەی داتایی تەندروستم لەبەردەست بێ. لە ئێستادایە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی شاری کەرکووک ئاماژە بەوە دەکەن ڕێژەی پانتایی سەوزایی لە سەدا 10 نزیک بۆتەوە واتە نەکرد بۆ چەقی شار بەڵکو بۆ هەموو قەزا و شار و گوندەکانی کە سەر بە پارێزگای شاری کەرکووکە. لەناو پارێزگاکە شارەوانی داتایکی دیکە هەیە دواتر دەپرسم لە کاک فەرێدون لەسەر ئەو داتای ئەوان ئێوە دەڵێن ئەوەندەیە نەگەشتۆتە لە سەدایەکیش بەڵام مەترسی لەسەر ژینگەی کەرکووک هەیە یعنی خەڵک دڵنیایە لە ژیان لێرە بۆ ژینگەکەی؟ نەخێر. بەپێی ئەو بوو داتا و ئامارانەی کە ئێمەش دەستمانەکەوێت بە تایبەتی لە هەموو دام و دەستگاکان و خۆشمان کە ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز کارەکەین لە ناو ئەم شارە وەکو پێویست ئێمە پانتایی سەوزاییمان لە ناو شارەکە نییە. ئەم شارە تەنیوە بە دووکەڵی کۆمپانیای نەوتی باکوور دیارە کۆمپانیای نەوتی باکوور دەوری شارەکەی گرتوتەوە یعنی لە یەک شوێنەکان نییە لە چەند شوێنێک ئێمە گازی سروشتیمانەیە گۆگرتمانەیە لە ناو شارە کۆمپانیای کارگەی ئەهلیمان هەیە ئەوانە هەموو دووکەڵ ئەکەن بە ژینگەی شارەکەمانەیە بۆیە وەکو پێویست ڕەنگە بۆ باری ژیان لە ناو ئەم شانەیە شوێنێکی تەندروست نەبێت. درەختێکت هێناوە بۆی کە لێرە لە ناو کەرکووک خزمەت بکرێن و کاریان بۆ بکرێت چەند درەختت تێناوە چەندی گەشتوتە بەر بەپێی پێویست بۆ نەداوە بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە بە شارەوانی بۆ زیاتر بە خەڵک پێت وتم بە کەسم یاوە زیاتر. دیارە من لە 2010ەوە بەرپرسیارەتی ناوەندی کۆمەڵی کوردستانێکی سەوز لە کەرکووک لە ئەستۆی منابووە لەو کاتەوە ئێمە ڕەنگە چالەکیەکانمان زیاتر پەیوەندیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک و ئەو دام و دەستگانی کە پەیوەندیدارن کارمان لەگەڵەواندا دەکرد بەشێک لە دارەکانی یاخود ئەو نەمامانی کە ئێمامان هێنا بۆ شاری کەرکووک لە ڕێگەی ئەوانەوە دەکرا بۆ ئەو شوێنانی کە ئەوان بەباشی دەزانن کە ڕەنگە لە ڕێگەی وان و دوایی متابعە بکرێ و ئاودێریەکەی گرنگتر بوو لە ڕواندنی نەمامەکان. بەڵام دوایی دیارە ئەم شارە کێشەی و ململانی سیاسی زۆرە بەڕێوەبەرەکانە گۆڕێن پەیتا ئێمە کە بدادا چونمان کردو کۆمەڵی کوردستانێکی سەوز بوو ئەو کارانی کە خۆمانێکین بۆ چالاکیەکانمان سیرمان کردووەکو پێویست ئەوان بایەخی پێنادەن خزمەتی ناکەن. ئەو نەمامانی کە دێنە ئێرە کە دایان ڕوێنن لێرە لە ساچەندیان بەردەوام دەبنیانین گەورە دەبن گەشە دەکەن. داتایەکت لایە بۆ بڵێ 50,000 نەمام مەهێناوە من ئەوەندەیان سەوز بۆ دامی پێدراوە. دیارە ئەمە لەو مێژۆی کە من باسم لێوە کرد هەتا ئێستا تا ئەمڕۆ من ڕێژەی 50,000 و زیاتر نەمامم هێناوە بۆ شاری کەرکووک و قەزا و ناحیەکانیش بەڵام زۆربەی ڕێژە زۆرەکەی بۆ ناو شاری کەرکووک بووە
ئەتوانم بڵێم لە سەدا هەشتای سەرکەوتوو بووینە لە سەدا 20 خەسارەتی هێناوە خۆی ئیدامە یاوە بەوانەیە خەڵکی بڵێ بەشێک لەوانە هەندێکی حکومت ئیدامی کردووە ئێمە بێ ڕاستگۆ بین بەشێکی حکومت ئیدامی کردووە بەشێک لە جەزرەوەسەتیەکان ڕەنگە نەمامی ئێمە بێ لەگەڵ شارەوانیایە کاتی خۆی ئەم نەمامانە ڕوێنراوە توانی ویانەوان خزمەتی بکەن لەو کاتەیە ئێستا گەورە بوو نەگەشیان کردووە بەڵام ئەمانی بەم دوایە بوو نەخێر ئەوانە هەمووی بەڕاستی خزمەت نەکرا و پشتی هێناوە کاک فەریدون بڵێ ڕێژەی سەوزایی بۆ ئەوەندەکەمە لە ناو شاری کەرکووک ئێوە خۆتان بۆ خۆتان دەڵێن لە 5 بۆ لە 6 بەڵام ستاندەری جیهانی دەبێت لە 15 کەمتر نەبێت لە شارێکی وەکو کەرکووک کە ئەم نەوتە زۆرەی لێ دەردەهێنرێت ژینگەی پیس دەکرێت بەم هەموو کارگەیە کۆمەڵی گرفتی زۆری هەیە ئەمە زۆر گەڕین ئەمڕۆ لە کەرکووک و خەڵکی کەرکووکی شویان دەڵێن پارکێکی وەکو ئەم سەوزایەی کە ئێستا لە پارکی خەیامین نییە زۆر دەگمەن هەیە لە کەرکووکە پێشێکی بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵەکەتان و ئەو بینەرانەی کە بینەری کەناڵەکەتانن بە خێراتنی مامۆستا شکۆڤاکەم حەزەکەم لە پێشە ئەوە بڵێم بۆ ئەوەی کە هەر باسێکمان کرد بۆی بزانن کار و چالاکی من چی بووە و چی ئەبێت من ماوەی نزیکەی دەوری 9 مانگ بۆ 10 مانگ ئەبێ دەست بەکار بوومە لە وەکو بەڕێوەبەری شارەوانی طبعاً کێشە هەبووە من خۆم ناڕازیم لە لایەنی باخچەکان و باڵین سەوزایی ناوشار کەرکووک وەکو مامۆستا ئاماژەی پێکرد من لانەی سیاسی زۆر لەسەر بووە بۆیە ئەو کێشانە هەروە بەرەو زیاد ڕۆشتووە کەمی نەکردووە ئەو ڕێژەی کە دراوە لە 5 بۆ 6 لە سەد لەلایەن بەشی باخچەکانی شارەوانیەوە تەڵەنەوانیش داتایان حساباتیان کردووە ئێمە ئەوە بزانین ناو شار کەرکووک بابڵین لە زمن تەسمیم ئەساسی شارە فەرقەکە لەوەی کە ئێستا ئەو زیادە ڕەوانی کە ڕۆژتۆ منطقەی عەشوایات نزیکەی 130 بۆ 140 کەرکووک ئەوەنی تر زیادی کرۆ بەو عەشوایاتانە ئەو جێگایانە هیچ شوێنێکیان نێڵاوەتەوە بۆ ئەوەی کە باخچەی تا دروست بکرێت ئەگەر مەجالمان هەبێت دروستی کەین چونکە ئێمەش گرفتمانەیە ئێمەش بەشی خۆمان ینی هۆی ئەو خزمەت نەکردنی باخچەکانیان دروست نەکردی باخچەکان ئەسبابی هەیە یەکێ لەوانە بۆ ئەم وەختی کە من باست بۆ ئەەکەم زۆر یەکێ لەو نقاتە زۆر گرنگەکان کە تۆ چەنەهای چەند ساڵە خەڵکی تەقاعد دەبێت لە شارەوانی بە تایبەتی ئەوانەی کە اختصاسیان لە باخچە شتە بووە یەک کەس ناتوانین تەعین بکەینەوە ئەمە یەک دووەم شت ئێمە کە من هاتم دەست بەکار بووم 600 کرێکاری عقدمان هەبوو لە باخچە ئیشە لە بواری بڵین سەوزایی ئیشانەکرد لە باخچە و جەزرەوەسەتیەکان هەر 600یان بە یەک ئەمرێک لە ماڵ دانیشتن ئێمە ئەو کەسان حکوومەتی عێراقی گرێبەستەکانی هەڵۆشانەوە گرێبەستەکەی لە مەحافەزەوە بوو ئەو گرێبەستە بۆ باڵین تایبەت بوو بە بەشی باخچەکان 600 کەس بوون بە عەدەد هەر 600یان لە ماڵ دانیشتن کاتێک کە دانیشتونە لە کاتی مانگی بیدایەتی مانگی سێ گرفتی وە بزانم بودجەشتان هەیە و پێداویستیشتان بەڵێ من وەکو ئاماژەم پێدا ئێمە پێویستمان بە خەڵکی ئەوەیە کە تەعین بکرێ لە جێ ئەوانەی کە تەقاعد دەبن لە گرافیکەکەش ئاماژەم پێیاوە کە نزیکەی 1000 کرێکارتان دەبێت بەشی باخچەکانی خۆتان کەمترینشت 1000مان هەیە ئێمە ئێستا بەس بۆ ئەوی کە ئاماژەی پێ بدەم 57 کارمەندی دائیمانەیە لە بەشی باخچەکان کە مدیرەکەیەتی و باڵین مهندسەکان و ئیداریەکان لەبەر کات بەبستم پرسیارەکە بۆشەکانی تریژگا جگە لە توانای مرۆیی چ گرفتێکی دیکەتان هەیە ئێوە ناتوانن ئەم باخچانە سەوز بکەن جەزرەوەسەتیەکان سەوزکەن ڕێژەی سەوزایی زیاد بکەن لە ناو کەرکووک یەکێ لە گرفتەکان ئەوانەیە کە ئێمە ئاو ناتوانین بگەینە زۆر ئەو جێگایانە بۆ نمونە منطقەی لای ئیسکان و ڕەحیماوە ئەوانە ئێمە چەند جار بیریشمان هەڵکەنەوە لەوێ فەشەلی هێناوە بۆیە داوا کراوە پێشووی من چەند ساڵی پێشووی من کە بە طریقەی ناعور ئەوەی کە ئەسوڕێتەوە لە خاسەوە ئاو نەقڵکەن بۆ ئەو جێگایانە تەمان دیارە بەدوادواچوونیان بۆی نەکردو و ماوەتەوە ئەو مۆزوعە باڵین کاریان پێی نەکردووە کێشەی دووەم ئێمە کێشەی تەجاوزاتمان هەیە زۆری باخچەکانمان بۆ نمونە لە 140 بۆ 45 شوێنی باخچەکان تەجاوز کراوە کە دانراوە ببێتە باخچە بۆ باخچە استعمالی باخچەیە هەمووی تەجاوز کراوە ئەتر بە بەم فترەی کە 10 ساڵی پێش ئێستا تا ئێستا تەجاوز کراوە کە تۆ پارەیش نەبێ باخچە دروستکردن پارەم بۆ دانراوە بۆی باخچە دروستکەم ئەوە گرفتی گەورەمانە کە ناتوانین باخچە دروستکردن پارەی بۆ دانراوە ئەگە بودجێ بۆ پرۆژێدانەنی من بەچی دروستیکەم من
باخچە و جەزرە وسەتەکانی خۆمانە ئێستا پێم بە خاوەن ناکرێت بەو عەدەدی کە هەیە شتی تازە چۆن بکەم خۆ باخچە دروستکردن وەکو پرۆژەیەک نییە دروستیکە جێ بێڵی ئەبێ ینی ئیشی تیا بکرێ ئیدامە بکرێ کافرەدی قسەی زیاترەکەینەوە چاپێکەوتنێکمان کردووە لەگەڵ پسپۆرێکی چالەکەوانێکی بواری ژینگە بە بینەری و چاپێکەوتنەوە بین لەگەڵ ئەودا لە یەکێک لە پارکەکانی هەر ناو کەرکووک دواتر دەگەڕێنەوە بە درێژەتان بە گفتوگۆتمان. لە باخچەی چرۆین لە گەڕێکی ئیسکان لە ناو شاری کەرکووک لەگەڵ مامۆستا پۆڵا جەلال گفتوگۆ دەکەین لەسەر بواری ژینگەی کەرکووک و ئەم پارکەی کە دەبینین یەکێکە لە ناو پارکەکان وەکو سامپڵێک مامۆستاتوانی وەری بگرین. حاڵی پارکەکانی دیکەش ئەوە بە هەمان شێوەیە ینی ڕێژێکی سەوزایی کەمیان تێدایە خزمەتێکی وایان نییە. ڕەنگە ئێرە باشترین بێت ڕەنگە بچینە شوێنەکانی تر ئەو کات بڵێ جاخۆ دیوار بواە بینا بواە باشتر وایە بەو شێوەیە بێ خزمەت گوزاری ئەبینی دارەکان وشکەوا بن و ئەو دارانی کە هەن بە جۆرێک لە جۆرەکان وەکو ئینسانێکەگە خۆی نەشووە و خۆی پاک نەکات و بە هەمان شێوەمانش خزمەت ناکرێن بە هیچ جۆرێ تر ئەگەنە حدێک و ئەمر باچینە سەرباسی ئامی ژینگەی کەرکووک تۆکو مامۆستایەکی زانکۆ لە هەمان کاریشە چالاکەوانێکی بواری ژینگەیت زۆرتان لەسەر ژینگە هەیە هەندێک کاریشتان بۆ ژینگەی شارەکە کردووە ترستان لە ژینگەی کەرکووک هەیە؟ کەرکووک ژینگەیەکی مەترسیدارە ئێستا بۆ ژیان لەبەرەوەی ڕێژەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە دەلیلە و بەڵگەیە لەسەرەوەی کەوا ئێمە لە حاڵێکی زۆر خراپین. وا کەرکووک دوو فاکتەری جیاوازی لەسرە لە چاو شارەکانی تری هەرێمی کوردستان و تا ڕادێک عێراقش. یەکێ لە فاکتەرەکان پاشماوەکانی جەنگە لە ناوچەکەیە لە بەروی ناوچەیەکی گەرمە دایمە کێشمەکێش و ناوچی جێناکۆک بۆ لە نێوان نەتەوەکان و لە نێوان وڵاتەکانی شە تا ڕادێک بۆیە تەراکومی حربیان ئاساوارەکانی لەسەر شارەکە بەجێما و کاریگەری لەسەر ژینگەکەمان دروست کردووە بەش جۆرێک ینی زۆر جیاوازتر لە شارەکانی تری عێراق. خاڵێکی تر کە گرنگە ئەوشیان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە شارێکی نەوتین کۆمپانیایی بەرهەمێنانی نەوت هەیە لەم شارەوە دەرهێنانی نەوت هەیە ڕاستە لە پێشووتدا لە ساڵی لە بیدایەتی دەرهێنانی نەوت کۆمپانیایی نەوتی باکوور کە تایبەتمەندە بە دەرهێنانی نەوت لە شاری کەرکووک گرێبەستەکەی لەگەڵ حکوومەتی عێراق کاتی خۆی بۆ جۆرە بووە کە بە جۆری دەرهێنانی نەوت و لەگەڵ هەر بەرمیل نەوتێ لە دەرهێنانی نەوت پێویستە ڕێژەیەک لە سەوزایی لە شارەکە دروستکە بۆ هاوسەنگکردنەوەی باری ژینگەی شارەکە. بەڵام لە دوای کۆماری عێراقیانی کە دروست بوو لە ساڵی شەستەکان بە تایبەت دوای ئەوی حزبی بەعس دەسەڵاتی گردە دەست و دوایی لە هەفتاکان بۆ لاوە دەستی پێکرد ڕایگرت ئەم پرۆژەی ڕاوەستا هەتا هەشتاکان دوای حربی عێراق ئێران دروست بوو ئەو کات بەرەو دووە ڕۆی و داربڕینەوە و حەسار و ئەم شتانە وای لێ کرد ئێستا لە حاڵێکی زۆر خراپ جگە لە کۆمپانیای نەوتی باکوور کارگەکانی دیکە کار بۆ دەرهێنانی نەوت دەکەن ئەمانە گرفتی ژینگەییان بۆ دروست کردوون ینی بێگومان گرفتی ژینگەی دروست ئەەکەم بەڵام لە بەرامبەر ئەوە پرۆژەی ژینگەیان ئەنجام داوە بۆتان خۆی لە ڕاستیە هەموو کارگەی کە دروست دەکرێت چەند مەرجێک و چەند ڕێنمایەکەیە لەگەڵ ئەبێ جێبەجێکە حکوومەتی عێراق مەرجەکانی باشن خراپ نین بەڵام هەرێمی کوردستان باشترە لێرانە ئەو مەرجانی کە هەن لە بەروی ئەو کارگانی لە شاری کەرکووکە هەن بەشێکی زۆری ڕێپێدراونی مۆڵەتی ڕسمیان نییە لە حکوومەتی عێراقەوە لە ژینگە و لە بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکانی ناو شارەکە و لە دەرۆش چۆن کارەکەن زۆریشن و کاریشەکەن و چکە شارەکە شارێکی گەرمە و چینە سەر بابەتەکە هیچ کارێکیان بۆ ژینگە کردووە؟ نا هیچیان نەکردووە ناتوانم ینی بڵێم هیچیش ئەوە ڕێژەیە تەمان ئەوەی کە کردبێتیان بۆ خۆشیان نەکردەوە تەنانەت ئەو ڕێکارانی کە پێویستە بیگرنە بەر لەبارەی فلتەردانان بۆ کارگەکانیان و کۆمەڵێک ڕێنمایە جێبەجێکم بۆی ژینگە بەو جۆرە پیس نەبێ ئەوانەشیان نەکردەوە. ئێستا قسێکمان کرد پێشووتر بەڵێ ترسی بە بیابابوون هەیە لە کەرکووک یا کەرکووک بە بیابان بووە. ساڵی 2010 مؤتەمەرێکرا لە بەغا لەسەر ژینگە و بە بیابانبوونی ناوچەکانی عێراق ئەم ناوچەی ئێمە بە ناوچێکی مەترسیدار لە قەڵەمدرا ساڵی 2012 بەڵام ئێستا مەترسیدار نییە ئێستا بە فعلی تەطبیق بوو سەد بە بیابان بووە لەبەری بیابان بوون کۆمەڵک ڕێکاری هەیە کە ئاگاتەوە حەدە ئێمە ڕێژی سەوزایی لە شارەکەیە ئاستی گەشەی شارەکە گەیوەتە ژێر سفر ینی لە
20 ساڵی دوای پرۆسی ئازادی عێراقەوە تا ئێستاکانە هیچ حیزامێ دروست نەکراوە لە سەوزایی هیچ ناوچەیەکی سەوزایی بە شێوەیەکی پراکتیکی نەکراوەتە جێبەجێکردنەوە تەنها ئەوەی کە هەیە لە دبزە ئەو کاتمان کەمە ببوورە وەکو چالاکەوانێکی بواری ژینگەوە زۆر قسەت لەسەر کردو و خۆشت دەرچی کۆلیژی کوشت و کاڵی کە بەشێک لە کارەکەتان وە ماستەریش تەواو کردو بەشێک لە کارەکەتان سەر ژینگەیە ئێستا بە پەپرسانی کەرکووک ڕوت لێیان بێت چیان پێ دەڵێ بۆ ئەوەی کە گرنگی بە ژینگەی کەرکووک بە چی بکرێت بۆ ژینگەی کەرکووک تەنها ئەوەی کە پرۆژەیەکەکەن بیر لەوە بکەن و بەردەوام بێت ئەوە زۆر گرنگە ینی نەک ئێمڕۆدارێ بچێنیت بڵێ تەواوی ترخوای باتەڕێەوە ئەوە یەکێکە لە خاڵە گرنگەکان ئەوە ئەساسی ئیشەکەمانە پاشان ئەبێ ئەو ناوچانی کە هەڵە بژێردرێن بۆ دروستکردنی سەوزایی ئەبێ میکانیزمێک هەبێ بۆ ئەوەی کەوە با بڵێن هەموو سەکتەرەکانی خزمەت گوزاریەکانی تیا جێبەجێ بکرێت بتوانرێت بە بەردەوام بێنەوە بەسەری بکەنەوە و ئاگاداری بن پێویستان بەوە نییە پارکی زۆر گەورەترتان بۆ بکرێ ڕێژەی سەوزایی زیاتر بێ دارستانتان بۆ دەستکرێ حیزامی سەوزایی بۆ دەوروبەری کەرکووک ئەوانە کە زۆر پێویستن هەرنین ینی ئەوە نەبێ بڵێ وڵا پارک دروستکرا ئەم پارکانەی کە هەن ئەمانە هەموو بازرگانین هەموو کۆشکی تایە و هەموو بۆ بابەتی بازرگانیە پارک نا بەو جۆرە پارکێ وەکو هەواری شار کە لە سلێمانی هەیە پێویستان بە پارکێکی ئەو هەیە پارکێ وەکویکەوە لە شارەکانی وەکو هەولێر و ئەوانی تر هەیە وەکو چاویلان لە سلێمانی ئەمانە پارکن ڕاستە ئەوە بازرگانیە بەڵام لەگەڵیشە ڕێژەی سەوزایی ڕەچاو کراوە بەڵام پارکی هەواری شار نمونەیەکە لە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکە پێویستمان بەشتی ئاو هەیە بەڵام لەو شارەیە تەنانەت هیچ پرۆژێکی دروستکردنی باخچە و حوانەی خەڵکی نەکراوە ئەسان سیاجەکرێ خەڵک بە پارا چێتە ژوورەوە وەکو دوو لە ڕوویەوە بڵێ حیواناتە بەداخەوە زۆر سپاس بەڕێز مامۆستا پۆڵا جەلال مامۆستای زانکۆ و چالاکەوانی بواری ژینگە سپاس دەکەم کاک فەریدون ئەو چاوپێکەوتنەی کە بینیمان لەگەڵ ئەو چالاکەوانی بواری ژینگە خۆی مامۆستای زانکۆشە دوو بابەتی خستە ڕوو یەک زۆربوونی ڕێژەی شێرپەنجە لە ناو کەرکووک لە هەمان کاتیشدا دەڵێت ئێمە نەک ئەوەی کە ترسی بە بیابان بوونمان هەیە بیابان بۆ کەرکووک ینی قسەی زۆرت کردووە لەسەرەوەی کە ئەم گرفتانەتان هەیە دەبێت بشی بە کورتی پێم بڵێ چیتان کردو بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە پەیوەندی ئێوە لەگەڵ محافظ چۆنە بۆ ئەوەی بودجەتان بۆ دابین کا لەگەڵ وەزارەتی شارەوانی حکوومەتی عێراقی ئەو هۆیە ئەگەڕێتەوە بۆ بە تایبەتی لە کەرکووک بۆ شەریکەی نەوت کەرکووک بەداخەوە شەریکەی نەوت بەس دووکەڵەکەی بەشی خەڵکی کەرکووکە باشە بەڵام بەپێی یاسا دەبێت شەریکەی نەوت چەند زیان بەژینگەیە گەیەنی هەندە پرۆژە ئەنجام بدا سوودی پێ بگەێنێ ئەو داوتان نەکردووە لەم حافزێت هەندێک پرۆژەی ژینگەیتان بۆ ئەنجام بدات ئەکی داوامان کردەوە لە 2012 بۆ 14 چەند نمونەیەکمانەیە بۆ نمونە باخچەی پەپولە هەیە ڕێگای مەدخەلی هەولێر ڕێگای لای هایستی ئەو منتخە و جادەی لای باڵین نادی واحد حوزەیرانەوە ئەوانە هەمووی لەسەر ئەستو ئەوان کردویانە باڵێن ئەوان پارەیان بۆی تەرخان کردووە بەڵام دوای 2014 چەندجا داوامان کردووە بە هیچ شێوەیەک ڕێک نەکەوتنەوە من بە ئاشکراش بووم ڕێک نەکەوتنەکەی ئەمە ئەم کاتێک کە باڵێن من هاتوومە ئەگەڕێتەوە بۆی ئەوانەڵێن ئێمە خۆمان پرۆژەکان خۆمان ئەنجامێدی ئەو پرۆژەیە ئەوەی کە ئەو ئێوێ ئەنجامیدا من ئەمەوێ سوود بگەێنمە ژینگە سەوزی زیادکەم باخچە زیادکەم ئەو بۆ ئەو پارێم بۆ مەبەستە ناداتە من سادەی لێ بۆ چی ئەیکات ئەو لەوانەیە بۆ هەڵگرتنی باڵێن خۆڵ هەنێک خۆڵ خاشاک و هەنێک خۆیکی کە لە گرفتەکان خۆڵ و خاشاکە دواتر دێمە سەر ئەو بابەتە باسی سەوزاییەکەم بۆ نمونە سیاجی هەنێک جێگا کە بەبی ئارسی ئۆشتانە با بڵین جۆری پرۆژەکان بەدڵی ئێمە نییە و چۆن لەبێ بەدڵی ئەوان بێت کاکڕێوی جددینی لە مۆزوعەکە ئەوان بەدەم ئەڵێن بەڵام بە فعل ئیشەکەمان بۆ ناگەن باشە خۆ ئێستا پارێزگار تۆ نێوانتان نییە بۆچی پێ ناڵێ ئەم کارانتان بۆ ناکا بۆ بودجەتان بۆ دابین ناکا وەزارەتی شارەوانی بۆ بودجەتان بۆ دابین ناکات کێشەکە لەوەیە کە من پارێزگار خۆش 600 کرێکاری لێم بڕیوە بڕۆم داوای چی لێ بکەم من پێی وتووە تۆ داوای سەوزایی شت لە منەکەی تۆ 600 کرێکار لە ماڵداعنێ ئەکی بیانویسیە بیانوێ ئەڵێ من پارە بەش ئەو هینە هەر ئەوە ئەو با بڵین پارەی کەدانراوە بەش ئەو نەمانجی کردو تاوە ناتوانم داواکەین لە بەغا بۆ چەند جاریش داوام کردووە لە بەغا کاتی حکوومەتی پێش و حکوومەتی عادل عەبدولمادی و حکوومەتی ئێستەیش من بە کتاب چەند جار خۆشم گۆشتومە بە دوادوچوونم بۆی کردووە
بەڵام ئەوەی ڕاستیەکەی بێ حکوومەتی بەغا بە هیچ شێوەیەک لەگەڵ باڵین ئیش و کارەکانی شاری کەرکووک و باڵین شارەوانی بە هیچ شێوە هاوکارنی. شکۆفەخان گرفتێکی دیکە ئەمە ناو کەرکووک زۆر گەڕین خۆڵ و خاشاکێکی زۆر لە ناو شەقامەکان کۆبوونەتەوە وەکو ژینگە پارێزەکانیشەوە گلەیتان هەیە لەسەر ئەو خۆڵ و خاشاکەشی کە کۆ ئەکرێتەوە شێوازی لە ناوبردنەکەی شێوازێکی گونجاو نییە بۆ گرفتان چیە لەگەڵەوەیە؟ دیارە گرفتی تەنها ئێمە نیەوەکو ڕێکخراوە و گرفتی هەموو کۆمەڵانی خەڵکە لە ڕووی سیمای شارەوانیەوە شتێکی ناشرینە ئەو هەموو زبڵ و خاشاکە هەر کەسێکی میوانێکی نەوەسمەوەنیە کە لە ناو شارەکە کۆکراوەتەوە زانین کە دواتر پرسیاکە فەرەیدونەکە بۆ هەموو خۆڵ و خاشاکە ناو کەرکووکا کۆبووتەوە بەڵام شێوازی لە ناوبردنەکەی چ شێوازی لە ناوبردنەکەی شێوازێکی تەندروست نییە بۆ نمونە هەموو زبڵ و خاشاکی ئەم شارەکۆ دەکرێتەوە دەبدرێت لە سنووری چیمەن لە چاڵێکایە لەوێ ئەسووتێنرێ کە بە پێی یاساکانی ژینگە و بە پێی یاساکانی بواری تەندروستیش ئەوە لە بار نیە چکە جارێکی تر ئەوە جۆرە تخمێکی تێدایە ئەو زبڵ و خاشاکە ڕەنگە زەرزیانی هەبێ کەچێتەوە کەش و هەوای شارەکەمان لە ڕێگەی سووتاننەوە. زبڵ و خاشاکێکی ترمان هەیە ئێمە هی نەخۆشخانەکانی ناو شاری کەرکووکە ئەوە بۆ خۆی زۆر مەترسیدارە هەموو نەخۆشخانەکانی شاری کەرکووک سێ جۆر سووتاندن یانەیە مەحرەقەیان هەیە مەفرەمەشیان هەیە. مەفرەمەکە چییە؟ ئەوانەی کە مەترسی زۆریان هەیە کە بە دکتۆرەکان کەرەسە و ئامانانی کە بەکارێنە لە نەشتەرگەری خۆیان هەوڵەدەن وردیکەن ینی ئەوە ئەوردی ئەکەنەوە و لە لای خۆیان و جارێکی تر لە ژێر خاچی ئەنێن بەشێکی تر لەو کەرستانی کە بەکارێنن پێڵێن مەحرەقە ئەی سووتێنن. مەحرەقەکەش سێ جۆری هەیە هەندێک لە کەرستەکان کە ئەوانەی مایی مەترسیدارن کە ئەو ئامێرانن بۆ نەشتەرگەری بەکارێنن ئەوەش جارێکی تر ئەچێتەوە مەفرەمە ئینجاش ئەسووتێنرێتەوە. بەڵام وەکو پێویست کە تەمری سەحی پێڵین ئێمە لە ژێر خاکە تەقەت ناکرێ ناشاردرێتەوە هەندێک جار لێرە و لەوێ فڕێدەن ئەمە قسەی خۆیانە قسەی ئەوانە چەند جارێک ڕەنگە بەڕێوبەرایەتی ژینگەی شاری کەرکووک کتابی ئاراستەیان کردووە کە چۆن ئەبێ ئێوە زبڵ و خاشاکی نەخۆشخانەکان لێرە و لەوێ فڕێ ئەدەن ئەمە مایی مەترسیە بۆ سەر باری تەندروستی کۆمەڵانی خەڵک. وەڵامیان ئەوە بووە کە بە پێی یاساکان دیارە ئەوان کە کتابیان ئاراستە کراوە هەوڵیان داوە ئێستا چارەسەر بکرێ بە پێی یاسا ژینگەیەکان. کاتم ئەوە نەماوە چی بکرێت بۆ ئەوەی ژینگەیەکی دروست ئەو مەترسی کە لە سەرتاوە باست کرد مەترسیتان هەیە لەسەر ژینگەی کەرکووک ئەم کارانە هەمووی ڕێک بکرێتەوە مەترسێ نەمێنێ لەسەر ژینگەی کەرکووک. دیارە وڵاتانی پێشکەوتوو بە پێی ئەو یاسایانە کارەکەن کە پابەندی یاساکان ئەبن کە غەرامە هەیە کە سزادان هەیە لە وڵاتی ئێمەیە هەتا هاوڵاتی فێر نەکەین سزا بدرێت کەس پابەندی یاساکان نابێت تەنانەت ئەمە هەموو دام و دەستگاکانی دەوڵاتی شەگرێت لایەنی حکومی چی بکات لایەنی حکوومەت لەسەرەتی ئەوانە بێ پێداگیری بکەن ئێمە یاسامانەیە دەستورمانەیە بکەن بۆ جگە لە غەرامەکردنی ئەو کەسانی کە پێشێلی هۆشیارکردنەوەی کۆمەڵانی خەڵک بەدەوام بەردەوام پرۆژێکتان بۆ بکرێت لە بواری ژینگەی یا چیتان زۆر پێویستە؟ ئێمە لە ئێستادا بە تایبەتی لەم سەردەمی نەخۆشی کۆرۆنایە بەڕاستی پێویستمانە لەبەرەوەی باری دەرونی کۆمەڵانی خەڵک خراپە بژێوی ژیان خراپە ئەبێ هەموو زبڵ و خاشاکە کۆ بکرێتەوە ئەمە یەک ئەبێ کۆمەڵانی خەڵک هوشیار بکرێنەوە ئەبێ پارکمان بۆ زیاد بکرێ ئەبێ بەنداو زیاد بکرێ لە سنووری شاری کەرکووک بایەق بە بواری کەرت و کشتتوکاڵ بدرێت چکەوا بەستەیە بە بواری ژینگەوە ئەمانە هەموو پرۆژن ئەبێ دەسەڵاتی ئەم شارە کاری بۆ هەندێک هاوڵاتیشمان دوان لەو گەڕەکانەی و یا لەو شوێنانەیشی کە خۆڵ و خاشاکی زۆری تێدا کۆبووتەوە ئەوانگلەیان هەیە و ئەندێک کەسی دیکەش کە لە ناو پارکەکانن ئەوانیش قسەی خۆیانیان هاوڵاتیان با بینەری و گفتوگوانە بوون و دواتر دەگەڕێنەوە. ساڵ بەبانەوە 2 ساڵە بێت تقریبان ئەمە ئاهای ئەم زڕ و زوبڵە لێرە کۆبووتەوانێ و ئاوەکەشی کە بۆنێکی زۆر پیسی هەیە بێزاری کردوین ئەو ئاوە کراوەتەبان ئەو جادەیە وا کراوە تازەیە بۆ مەمنوعنەی بەلەدێ معنای چییە؟ شارەوانی معنای چییە؟ ئەوە نێدی ئەو جادەیە هەمووی تێکچووە هەمووی ئێمە قسەمان لەسەر ژینگەیە لەسەر ئەوە ژینگەنیە بۆگەن بووە ئەوە ژینگەنی داڕزا و جادەیە گوناحی حکوومەتشتیایە گوناحی خەڵکشتیایە بە ئاوەکە نەکەنە بانەوە زادە حکوومەت بێ بە من برێ ئاوەکەت مەکەبانەوە زادەیە بەخۆی داواکاریتان بۆ ژینگە و بۆ پاک و خاوێنی ڕاگررتنی شوێنەکەتان لە حکوومەت و هاوڵاتیان چیە؟ وڵی داوامان لە حکوومەت و هاوڵاتی ئەومان بۆ من ئەکەنونێ لە خەڵک لە زبڵداکە و پاکیکەنەوە و تەواوی چکەمان ناوێت سیارەکە لە هەفتەی جاروا هەیە جارێ دێ 2 جار دێ سەپڵەکانە بە ئیتر بەس تەواو نایەتەوە چەموانە ئێستا زۆربەی پارکەکانە بینی نەخزمەتی هەیە نە درەختی پێویستی لێ و نەف زمی زش کراوە ینی فریز نییە هەمووی هەر بۆتە خۆڵەکە و
وێران کراوە. ڕقۆزەکان چۆنن باشن ئەحواڵتان دانیشن دانیشن منیان بۆلاتان دانیشن دانیشن بە پێی کۆ دانیشین ئەم کاتتان باش چۆن هاتوون بۆ ئێرە وەڵایتر لە دەست بەتاڵیە دەستوان بەتاڵە ئیش نییە جوکەین کاتەکان لێرە بەسەرە بن کاتی پشوتان ئەڕەوەڵا هەر لێرن شوێنێکی گونجاوە وەڵا خزمەتی کراوە ناوەڵا هەر شەوان هەر تاریکە نە گڵۆپێکی لێنە هیچ هەر بە تاریکی لێرەن شەوان وەکو خزمەت گوزاریشی خزمەت گوزاریەکی نییە چیتان لێ بۆتان بکرێت لە پارکە لێرە وەڵی هەر تۆزێ باش بکرێتەوە وەکو ئەم گڵۆپ پشتانە چاک بکرێتەوە ئەم تۆزێ خزمەت گوزارەکانی پاکردنەوەمانەی هەبێت بۆ ئەوە لەسەر ئەم شۆستێدانی ئێوە کورسیتیانە ئەو کورسێکان نبینی ئەویشکا داواکار نیسە لەم پارکە تۆ چی بکرێت لێرە بۆ وایە عاشەکە سەوزایی بێتەوە ئەمنەوە جاران زۆر خۆویستە وای لێ نا خێزانیت بۆی خەڵکیت بۆی ناوەڵە لەوە وای لاتەوە کەس نات کاک فریدون گفتوگۆکان زیاتر گلەی هاوڵاتیان لەسەر ئەو کۆبوونەوەی خۆڵ و خاشاکە بوو بامان شێوش کۆفەخان گلەی هەبوو هەم لەسەر کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکان لە شێوازی لە ناوبردنیان ئەم هەموو خۆڵ و خاشاکە بۆ لە ناو کەرکووک کۆبووەتەوە کەرکووک بەم دۆڵەمەندیەی هەموو عێراق دەژێنێ هەموو عێراق سوودی لێ وەرەگرێ خۆی شارەکەی ناو شارەکەی خۆی بەو شێوەیە بێ حەزەکەم یەکەم جار من ڕوونکردنەوەی بدەم لەسەر بابەتەکەی کە مامۆستا ئاماژەی پێدا نازانم ئەوەی کە جەنابی فەرمووی کە ئەو زڵوشتانە لە لای چیمەن ئەسووتێن تەمانەوە ئێمە نین کە ئیسوێنین خەڵکی هەیە ئێمە بۆ ئەوێ نایبین ئێمە بۆ ئەوەی کە ڕوون بێ لای جەنابتان دوو مەحەتەمان هەیە مەحەتەیەک لە پێوترە مەحەتەی جنوبی خوار و باڵێن سەر و ئەم دوو مەحەتەیە ئێمە هەرچی زبل و خۆڵ و خاشاکەیە هەڵی ئەگیرێ لەوێ دائنرێ لەوێەوە لە ڕێی ئەو مەحەتانەوە کەپسەکرێ بە ترێلە بۆ منتیقەی خارج حدودی بەلەدێ با بڵین بۆ منتیقەی لای تازە پێوترێ زیندانە بۆ ئاگداریشتان تەنها لە عێراقا بەس کەرکووکە کە تەمەرسەحیەیە و کاتە منەظەماتی ئەمریکی بە هاوکاری لەگەڵ شارەوانیە ئەوەیان دروست کردووە بە سیستمێکی جیهانیە بەڵام چەنەهای چەند ساڵە ئەوە ئەبرێ بۆ ئەوێ لەوێ تەمڕەکرێ مامۆستا ئەزانێ کە تەبقە خۆڵەکرێتەبانێ و دەف نەکرێ لە ژێر خاکە ئامێنێ ئێمە ئەوە شێوازی کۆکردنەوەکە بەڵام لەم کە ئەسووتێ ئەوە خەڵکی احتیمال لە بیسووتێنێ نازانم من ئەوە ینی وەکو شارەوانی نییە بابێنە سەر بابەتی بڵێ من خۆم ئەگەر لێم بپرسی وەکو هاوڵاتیەک نەکو وەکو سەرۆک شارەوانیەک هیچ ڕازی نیم بەڵام ئەبێ بشپرسی بۆ ئەوهایە بۆ نمونە من لە سەرەتای دەست پێکردنم پێش ئەوەی من دەست بە کار بکەم پارەی کە تەرخان ئەو پارەی تەرخان کراوە بۆ هەڵگرتنی مۆزوعی پاکردنەوە ملیارێک و 200 میلیۆن بۆ ماگانە بووە ئەم ملیار و 200 ئەو کاتە کێشەیەوە نەبووە بەڕاستی هەرکە ئێمە هاتین ناخۆشبەختانە وەزیری دارایی و وەزیری ئێمەش کە وەزیری ئیسکان و بەلەدیاتە هەردووکشان کورد بوون ئەو کاتێک کە من دەستم پێ کرد پارەی ملیار و 200ەکە بوو بە 200 میلیۆن یعنی تۆ خۆت ئەبێ بپرسی ئایا لە ملیار و 200 بۆ 200 میلیۆن بە چی شێوەیەک من بتوانم شاری پێ پاکەمەوە هەر ئەو کاک فەریدون ئەم بابەتانی کە تۆ باسی ئەەکەیت وەکو ئەوە وایە کە ئێمە لە عێراقدا هیچ کەسێکمان نەبێت ئێستا کۆکو خۆتەڵێ و کاتە وەزیری دارایی هەمان هەم هەردووچان کورد ئێستا سەرۆک کۆمار هەر کووردە بڵێ وەزیری دەرەوە هەر کووردە بڵێ جگە لەوە چەندین وەزیری دیکەشمان هەیە لە هەمان کاتیشدا ئەندام پەرلەمانمان هەیە ئەندام پەرلەمانی لە کەرکووکە 6 ئەندام پەرلەمانی کوردمان هەیە ئەمانە بۆ هاوکارتانین بودجە بۆ ئەم شارە دابین بکرێ ئەمە حاڵی ژینگەکەی و حاڵی کۆڵانەکان و حاڵی پارکەکانێتی کاکە ڕێبین بۆ دوو ئاماژەم بۆ دوو بەڕێزە وەزیرانەدا لەبەرەوەی پەیوەستن بەو مۆزوعی کە بۆ پارە بڕاوە یەک وەزارەتی ئێمە وەزارەت کە با بڵین چوون بۆ لایەن بەلای وەزیری پێشوو دەرکەوت ئەمە لە وەزارەتی داراییەوە بڕاوە و حەزەکەم ئەوش بزانن لەوانەیە ئەم معلوماتە ئێوە یەکەم جا ئەمە گوێتان لێ بوێ ناو کەرکووک من زۆر باسم کردوێتەوە بەس بەلەدەی کەرکووکە باڵین شارەوانی کەرکووکە لەسەر ئەستۆی وەزارەتە هەموو چواردە پارێزگاکەی تر بێ لە هەرێم هەر چواردیان لەسەر محافەزاتن بەس ئێمەین لەسەر وزەکە ئەڕۆین بەس بەلەدەی کەرکووک زۆر زەرمالی کردووە لەبەرەوەی بەکەیف خۆیان یاری بە پارەشتمانەکەن پارێزگار هاوکارتانە ئەگەر ئەو کاتە ئێستا تۆ ئەو ڕخنانی کە ئاراستەی منەکرێ بە هەمان شێوە ئاراستەی پارێزگاری شەکرێ ئەو کاتە خۆی ناچارە هاوکاری ئەو بابەت هەموو کووردە لەم هەموو پۆستانیان هەیە لە بەغدا بۆ هاوکارتاندین بودجە ئەم بودجێ بۆ کەرکووک دابین بکە من هەمویانم
باڵین پیانم تۆ ئاگدار کردێتەوە دوایشم شارە خۆتەنها شاری کورد نییان دیکەشی تیاژی ئەوانی کە بۆ بەرگریتان لێ ناخۆ شاروانی کەرکک بە خزمەتی ناوچە کوردیەکان ناکات بۆ هەموویەتی بەڵام کێشەکە ئەوەیە هەر بەغا لەگەڵ کەرککە عقدەیەکی هەیە من بە دواداچوونم چەندجا بۆی کردوت و کتاب بۆیان کردووە ئەو پارەیە دابەزیێت تا ئێستا کاتم لەماوە تا ئێستا چارەسەرکردنی ئەو پارەیە بەڵام ئێمە چیمان کرد هەستان هەرچی ئالیاتی شارەوانی هەیە لەگەڵ ئەو بڕەپارەی کە لە مۆلیدات خەڵکی کەرکەزانێ کە دائەنرێ ئەو بڕەپارەیەمان بۆ کرێکار و بۆ سایقمان نەماوە من ئێستا حالیان لەم مانگەیە 44 سایقترم دانرا لە ماڵەوە کە بە عقدی پارەی مۆلیدات بوو ئەویشیان بڕیوە یعنی ئەمە خەڵک ئەوە بزانێ ئەم مانگە زۆر وەزعمان خراپترە بێ لە مانگی پێشوو باش ئێستا چارەسەرەکە لەکوێ ینی چارەسەرەکان ئەگەر گویان لێت بێ ئەو پرسانەی دیکە چۆن هاوکاری تام بکەن زۆر بە کورتی بە دوو شێوە چارەسەرەکرێ یەکی گیانیان ئەوەیە پارەکەمان بۆ بگەڕێنەوە دۆخی جاران ئەو ملیار و 200 لەبەرەوەی بە ستاندەردی عالەمی ئەمە بەس بۆ خۆڵ و خاشاکەیە بۆ توان کاری دیکەش نانە بەس بۆ بابەتی خۆڵ و خاشاک تەنزیفات پاکردنەوە چونکە ستاندەردی عالەمی هەزەکەم وێنە ئامەکەت لەبەرچاوە بێت چی دیکەش بکرێ بۆ خزمەتی ژینگە بەستەنا خۆڵ و خاشاکەکە ئەخە ئێمە ئەمە بابەتی پاکردنەوە کە جەنابەت پرسیارت کرد یا ئەو پارەیە بگەڕێتەوە کاتی پێشوو یا ئەوە تا لە پارەیەک من لەگە پارێزگاریشە دوێنش قسم کردو هەموو کۆبوونەوەیەک دانشم لەگەڵی ئەڵێم تۆ ئەبێ وەکو پرۆژەیەک ئەمە ئێمە بۆ وەکو پرۆژێ پارەکەی بۆ دانین ئەو کاتە لە ئەتوانین پارەکەی کە بۆ ساڵێک دابین بکرێ بە ئیسراحەت خۆمان ئیشی لێ بکەین بەڵام من با بڵین ئەگەر بە 200 میلیۆن بمێ شار کەرکوک پاکەمەوە بۆ نمونە شارێکی وەکو حلە 800 میلیۆنی بۆدانراوە کەربەلا 1 ملیاری بۆدانراوە من بە 200 میلیۆن کەرکوک چۆن پاکرێتەوە ئێستا ئەبێ ئەوە بڵێ لەلایەنی حکومیەوە ئەبێ پەرلەمانتارەکان سەرۆک کۆمار من کتابیشم با بڵێن کە کردووە لەلایەن پارێزگارەوە تەوجیهی ئەوێش کراوە هەرسێ سەرۆکایەتێکە سەرۆکایەتی با بڵێن کۆمار و سەرۆکایەتی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی بەهانای کەرکووکەوە بێن ئەو پارەیە ئەگەر وا بێ خاستەن لەم زروفی کۆرۆنەیە زۆر وەزئی کەرکووک خراپتر بێ و مەترسیدارترە بێ بەڵام تا ئێستا کێشەکە حل نەکراوە من هیوادارم ئەگە بۆ ئەم دوو مانگەش نەبێ بۆ ساڵی ئایندا ئەو گرفتە حل بکرێ باش ئەو بودجێتان بۆ گەڕێتەوە ئەی بۆ خزمەتکردنی ئامی ژینگەی کەرکوک چی بکرێ بۆتان بڵێ خزمەتکردنی ژینگە ئێمە تۆزێک کێشەمانەیە لەبەر ئەو منتیقە تەجاوزانە ئەبێ با بڵین ئەو زیادە ڕۆیانە لا ببرێ ئەوش قووەتی ئەوێ دوای کێشەی ململانەی نەتەوەی هەیە پارکانی کە هەتانە و پارکانە سەوز بکرێن چی بکرێ بۆ سەوزکردنی و پارکان و خزمەت پارەی ئەوێ کادری بەشەری و مادی ئەوێ من وەکو بە جەنابتم وت 600 دانە من هزارم پێویستە ئێستا من 57 مۆزەفمەیە کە لە بەشی باخچەکانە بە کورتەکە توانای مرۆی زیاترتان بۆ بکەن و لەمان کاتیشدا پارێشمان زۆر سپاس بەر سپاسانەکەم هەرێکە لە بەڕێزان فەرید و زەنگەنە سەرۆکی شارەوانی کەرکوک و شکۆفە محەممەد پێپسراوی ناوەندی کەرکوکی کۆمەڵی کوردستانێکی سەوز وەدارم ولاەنە پەیوەندیدارەکان گویان لێتان بێت لە سەرۆکاتی کۆمار بێ لە وەزیرەکان بێت لە پەرلەمانتارەکان بۆ هاوکارتان بن بە جددی گوناحە لە شارێکی وەکو کەرکوک بە هەموو خێر و بەرەکەتەی ئەوە وەزئی شارەکەی بێ لە بابەتی ژینگە و خۆڵ و خاشاک و شوێنەکەی سپاسانەکەم سپاس بۆ شکە تاوکەسی بینەوە.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دووەماندا باس لە ڕێکخراوەکەکەین کە تایبەتە بە نابینان ئەو ڕێکخراوەش ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت بزانین کە ئەم ڕێکخراوە لە کێو دامەزراوە کار و چالاکیەکانی ئەوان چی بووە و تا چەند کۆنتاکتیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تری تایبەت بە نابینیان و پرۆژەی ئایندەیان چی ئەبێت هەر بۆ مەبەستەش مامۆستا عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت و بەڕێز جیلان خدر لێپرسایی بەشی ژنان لە ڕێکخراوەکە بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان سڵاوتان لێبێ و بەیانیتان باش بێت. باینتان باش و ژیانتان باش و دەستخۆشی بۆ ئەم سازگریم دیدارە. سپاس دەکەم بەخێراتن. تۆش باش و بەیانی ئەوم بینەرانی عزیز. بەخێراتی خاتونگیان. مامۆستاگیان سەرتایە مەلای بەڕێزت. ئەمەوێت سەرتا پاس لەوە بکەین کە ئەم ڕێکخراوە لە کێوە دامەزراوە. بەناوی خی گەورە و میهرەبان تەمە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت لە پێناوی خزمەت بە چین و توێژی نابینان دامەزرا لە 16/12/2019 و ڕۆژی چوارشەمە کێمە مەراسیمێکمان ساز کرد ساڵیادی ڕێکخراوەکەمان تێپەڕان و چەندین چالاکی و ئەو بابەتانەی کە پەیوەست بوون بە خزمەت بۆ نابینان لە ناو مەراسیمەکە ئێمە ئاهەنگێکمان ساز کردووە و بەردەوام هەوڵمان ناوە کە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە کاتێک چاوی سەر نامێنێ ئەوە لە دڵەوە چاوێک دروست ببێ و جوانتر شتەکان ببینێن و هەمیشە ئێمە وا بکەین نابینابوون نەبێ بە کۆسپێک لە بەرامبەر ئیشەکانمانە و لە بەردەم ئیشەکان و کارەکانمانە بەڵکو چاوی دڵمان جوانتر شتەکان ببینێ و بتوانین داهاتوێکی گەشتر و ڕوونتر بۆ داهاتومان دەستەبەر بکەین. زۆر باشە. مامۆستاگیانەوێ بزانم کە ئەندامتان چەند ئەندامەوە مەرجی بوون بە ئەندام چیە لە ڕێکخراوەکەی ئێوە؟ ئێمە وەکو خۆمان مەسەرم لەبەرەوەی مەسەن ڕێکخراوی کە هەیە تایبەت بە نابینایان بە کەس ناڵێن کە بێتە لای ئێمە بێ بە ئەندام و یان واز لە ڕێکخراوێکی تر بێنێ بەڵام هەر کەسێکە بێتە لای ئێمە مەرجی ئەوەیە کە لە ڕێکخراوێکی تر ئەندام نەبێ بۆی لە کاتێکە کەسێک لە سێ لایە لە چوار لاوە سوودمە نەبێ بۆ ئەو پێدا ئەو شتانەی کە بڵێن دابەشەکرێ بۆ خزمەتی نابینان بۆ نمونە مەسەن سەبەتەی خۆراکە لە سەردەمی کەرنتینا دابەش کراوە کەسی وا بووە لە چەند ڕێکخراوێکەوە سوودمەند بووە کەسی وا بووە هیچ سوودمان نەبووە بۆی ئێمە وا بکەین کەوا مەرجی ئەندامبوون ئەوەیە کە تەنها لە ڕێکخراوەکە ئەندام بێ و لە ڕێکخراوێکتە ئەندام نەبێ و مەرجی نابینابوونیش مەسەن ڕێژەکەی لە 65 بۆ سەرەوە بێ و هەوێی ئەو نازنامەی هەبێت کە لە کاروباری کۆمەڵاتی موچەی 150,000 یا 100,000 پێوەرەگرێت. بێگومان کاتە مامۆستا گشتی ئەندامەکانتان چەند ئەندامن؟ ئێمە لە ئێستا 400 ئەندامان هەیە و پێشتر لە دەی 5 بوون بە ئەندامان ڕاگرت لەبەرەوەی کە بە لێشا و کۆمەڵە نابینە ئاهاتنیان ئەندام بن بەڵام ئێمە کە توانای خۆمانە خوێنینەوە توانی خزمەت بە 400 کەسکەین نەک وەکو مەسەلەن زۆر ڕێکخراوکە بڵێ ئێمە 4,000 و 40,000 و 20,000 ژمارەیەکی زەبەلا بەڕاستی خوێندنەوەی ئەو ژمارانە بەلای منەوە لە خیاڵێک بەلاو هیچی تر نییە چونکە من لەکوێ توانم خزمەتی 20,000 یعنی حکومت ئەوەی پێناکرد من چۆن تا خزمەتی 10,000 بۆیە من ئەڵێم من 400 کەس دەتوانم با ڕێکخراوێکیش دوای من دروست بێ 400 تر بگرێتە ئەستۆ و کاتا توانی خزمەت بە هەموو خاوەن پێداویستەکان بکەین. دەستەکانتان خۆش بێت. خاتونگیان ئێمە لای بەڕێزت ئەمێ بزانم کە خانمان تا چەند بوونیان هەیە لە ناو ڕێکخراوەکەی ئێوە بۆ پێی بەڕێزت بەرپرسی ژنانی لە ڕێکخراوەکە. بەڵێ سپاس بەخوای گەورە خانمان خۆی خانم لە کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەکی گشتی بارودۆخێکی تایبەتتری هەیە وەک لە پیاوان بۆ خاوەن پێداویستێکی تایبەت زۆر بارودۆخەکەی جیاوازترە بەڵام سپاس بەخوای گەورە ئێمە توانیمانە بە هەوڵی خۆمان و بە هەوڵی و ئایلە بەڕێزانیان توانیمانە خزمەت بە زۆرترین ئافرەت بکەین. بە خۆشحاڵیەوە ئەمە بزانم کە ئەو کار و چالاکیانەی دەربارەی خانمان بوون و خانمان بەشداریان تێدا کردووە کام کار و چالاکیانە بوون زیاتر. کار و چالاکیەکان زۆر و خانمانیش توانیان زۆر باشە ئێمە خولێکی فێربوونی خایەتیمان بۆ کردوونەتەوە
و خولێکی فێربوونی ئیشی دەستمان بۆ کردوونەتەوە کە توانیانە لە ماوەیەکی زۆر کورتە بتوانن فێری ئەو ئیشانە بن کە مامۆستاکەیان پێیان ئەڵێت و لە چەندین فستیڤاڵە بەشداریان کردەوە و فستیڤاڵی هەنار لە هەڵەبجە فستیڤاڵی ژیان لە پارکی ئازادی سلێمانی واتە توانیانە لە شارەکانی تریش بەشداری فستیڤاڵەکان بکەن. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. مامۆستاگیان با باسێک لە کۆی گشتی کار و چالاکیەکانی ئێوە بکەین زانین لە ماوەی ئەم ساڵی دامەزرانی ڕێکخراوەکەتان کار و چالاکی ئێوە چی بووە؟ لە سەرەتای دروستبوونمانە خۆتان نەزانن کە نەخۆشی کۆرۆنا ناوچەکە و جیهانی گرتەوە و ڕێکخراوەکە مەندامەکانی زیاتر ئەسپی خۆیان تاودا بۆ ئەوەی کە ئەگەر کەسانی ئاسایی نەخۆشی کۆرۆنا بوو بە کێشەیەک بۆیان ئەوە بۆ خاوەن پێداویستەکان چەند قات کێشەکە زیاتر بوو بۆ ئێمە هەوڵمانە لە ڕێی خێرخوازان هەموو ئەو پیاوەسپیانی کە لەم شارە لە هەموو شارەکانی تریش کە بوونیان هەیە هەموو ئەو کەسایەتە بەهێز و خۆشەویستانی کە بەردەوام لە پێش هەنگاوەکانی ئێمەوە بوون هەموو ئەو کەسە بەڕێزانی کە بەردەوام ئەهاتن سەبەتە خۆراکانیان بە ئێمە ئەگەیاند و ئێمەش ماڵ بە ماڵ ئەمانگیانە دەرگای ماڵە نابیناکان و توانیمان کە ژمارەیەکی زۆر لە ماڵە نابینەکان بەسەرکەینەوە ینی نابینای وابووە کە هاتۆ سپاسی کردوین کە چەندین مانگ تێپەڕیوە ئەو توانێتی لە ڕێ ئەو بەشە خۆراکانەوە ڕۆژ لە ڕۆژان پێویستی بە خۆراک نەبێت ینی ئەوە خۆشحاڵی بۆ ئێمە دروست کردەوە جگە لەوەی کە ئەو کەسانی کە لە ڕووی نەخۆشیەوە قەتریان پێویست بووە یان دەرمانێکیان پێویست بۆ ئێمە هەوڵمان ناوە کە بۆیان دەستەبەر بکەین و لەگەڵ ئەوەشا ئێمە بەردەوام هەوڵمان ناوە کە لە ناو ڕێکخراوەکە کۆیان بکەینەوە لەو گۆشەگیری ماڵەوە دووریان بقینەوە و خولیان بە بکەینەوە لە خولی دەف و خولی خانمان و خولی قورئانی پیرۆز و هەموو ئەو بابەتانی کە ئەوان حەزیان پێکرد بێ ئێمە هەوڵمان ناوە بەڵام ئەوەی تۆزە کێشە بێ کە هەمیشە ناو شارە گەورەکان گرنگی زۆر پێدرێ شار و شارچەکان کەمتر گرنگیان پێدرێ بۆی ئێمە لە بیرۆکەی داهاتوومانە ئەمانێت جیاوازتر دەرکەوین وەکەوەی کە چۆن ناوی هەموو ئەندامەکانمان لە پەیجەکانمان بڵاوەکەینەوە بۆی بەڕاستی بیسەلمێنین کە خاوەنی ئەوە ئەندامین ئەمەش ئەندامەکانمانە بەڵام کارەکانی داهاتمان بخینە شار و شارچەکان. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. خات و جیلان ئەمە بزانم کە کۆمەڵێک گەنجی بەهرەدار لە ناو ڕێکخراوەکەی ئێوەدان و کۆمەڵە کاری ناوازیان ئەنجامداوە ئەمە بزانم کە ئەو کارانە چین ئەگەر باسێک بە کورتی لەو کارانە بۆمان بکەیت. باڵێ چەندین کار هەیە لە ڕێکخراوەکەی ئێمەیە نابینامان هەیە پێشکەشکارە نابینامان هەیە توانای ئیشی دەستیە نابینامان هەیە توانای خەیاتی هەیە و هەر کەمبینایەکیشمان هەیە کە فکرەی زۆر باشی لایە کە زۆربەی ڕێکخستنی ئیشەکان لە ڕێگەی مامۆستاوسمانەوە بەڵام ئەو فکرەکانی باشتر لایە وەکو ئێستا کە توانیویەتی چاپاڵەیە دروستکە بە تایبەتتر ئەمە بۆ خانمان سوودی زیاترە پێش ئەوەی کە تۆ چاک تەیەکە یان ئاوێک تەیەکە ینی نەک ئەو دەقەی کە پیاڵەکە پڕ بوو یەکسەر پێ بڵێ پێش ئەوەی پڕبێت کە یای لە ژێری چاپاڵەوەکە 1-2 سانتیمی مابێ یەکسەر ئاگادار تەکاتەوە کاڵێ ئەمە پڕ بوو یاخود کاتژمێرێکی بەدەنگی کوردی کە تا ئێستا نەکراوە بەدەنگ پێتەڵێ ساعات ئەوە نەیەوە لەگەڵ ئەوەشە ساڵنامەی کوردی تایە ئەگەر بشکرێ ئێستا توان تاقیب بکەن باشە. ئەگەر بۆمان تاقیب بکەیتەوە بۆی بینەرانیش ببینن مامۆستا ئەمەوێت باس لەو بەرهەمانە بکەم کە بەرهەم هاتوون ئەمە بزانام لەلایەن کیۆ بەرهەم هاتوون و ئێوە تا چەند هاوکاری ئەو کەسەتان کردووە کە ئەم شتانی بەرهەم هێناوە. بەڵێ من کە پێشتر ئێستاش کە بەڕێبەری سنتەری ڕۆشنایی لە کاروباری کۆمەڵایەتیم 5 ساڵە لەو بیرۆکەیە ئەژیم بۆچی کاتژمێرەکان کە بە دەنگی عەرەبی ئینگلیزی و هەموو زمانەکانی کەکان ئەمە لێرە بە ئینگلیزیەڵێ بەڵام ئێمە تەنها ئەوەی کە نەمان بۆ کوردی بوو بۆیە ئێمەش بڕیارمانە ئەوکو خۆم من ماوەیەکی زۆر بەدوای ئەوەم کە ئەو دەنگەش بکەین بە کوردی کە سەروەرمان هەیە کەمبینایە ئەو توانی ئەو ئاماژەمان بێنێتە دی و لەگەڵ ئەوەشا بیرۆکەکانی تر لەم شتانی کە ئێستا دروستەکرێت بە کاتژمێر و بۆ ئامێرەیکە مەسەڵەن خانمێک شیر یان شەربەت یا هەر شتێکی تر تێکات تەنانەت کاشێ ماستاوە گەر پێشەوەی پڕ ببێ ئەو کەسی کە یگرێتەوە ئەم پێی ئەڵێ کە پڕ بووە بۆی ئەو ئاگادایم شتێکی باشە و لەگەڵ ئەوەشا قەپانێکمان دروست کردووە قەپانەکە تەمەن گەورەیە بۆ ئێرە نەئەو بێنین کاتێکی دەسەر قەپانەکە بە دەنگی کوردی پێتەڵە کێشە دەونەیە باڵا دەونەیە ئەو 1 کیلۆ زیە یاخود ئەو 1 کیلۆت کەمە و ئەگەر زۆری لەسەر قەپانەکە بێنیتەوە ئەگادار دەکاتەوە کە لەسەر قەپانەکە بچیتە خوارەوە ینی کۆمەڵە زانیاری باشی تایە. زۆر باشە مامۆستایان با خات و جیلان بەوان تاقیب بکاتەوە بینەرانیش بینەری بن. ئەمە پێکاتوە لە 4 دوگمە دوگمە یەکەمی ئەمە دەستێ سەر ڕاگری ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کاتژمێر 28 خولاک واتە یەکەم جار کە هەڵیەکەی ئەکسەر کاتژمێرەکەت بێڵێ دواتر ئێتە لای دەسە چەپ یەکەم دوگمە 18
12 2020 ئەمە ساڵنامەی زینیە دوو جارێسی پیانێ بێ بە ساڵنامەی کوردی 27 سەرماوەرزی 2720 کوردی زۆر باشە ئەمڕۆ لە خزمەتگوزاری ڕۆژە جیهانیەکان تۆمار نەکراوە ئەمە لە کاتێکا بۆ نەپازدا ڕۆژی گۆچانی سپیە پێێتەڵە ئەمڕۆ ڕۆژی گۆچانی سپیە بەڵام لە ئەمڕۆیە هیچ بۆ نێکمانە دواتر هەر دوکمەیەک ئەتوانی سێ جار بەکاری بینیتەوە هەر جارە و بە شتێکی جیاواز دواترێتە ئەمەیان کاتژمێر 28 خولەک ئەم جارشیان هەر کاتەکە پێڵێتەوە پاترێکە تەواو بارگاویە ئەمە پێتەڵە پاترەکە تەوا بارگاویە واتە ئەمە بەستیەوەیە سەعاتەکە فول شەحنە ڕێخستنەکان ئەمە ئەتوانی ڕۆژ و مانگەکان ڕێکخەیت وەکو چۆن لە موبایلیشە هەر سەرەتانە ڕێکە دواتر دوو جار دەست بەمەیانێتەوە ئەچێتەوە بەشی سەرەکی لەو ڕێکخستنە دەرەچیت ئەجایتە لای دەستە ڕاست هەینی پێدەڵێ ئەمڕۆ هەینیە پلەی گەرمی 24 پلەی سیلیزیە ئەم پلەی گەرمێت لە هەر شوێنێکاوی پلەی گەرمی ئەو شوێنت پێڵە باشە بێگومانەمانە ئەم خزمەتگوزاریە لە چلەی هاوین وزستاندا کارایە لە چلەی هاوین وزستان واتە ئەگەر پێما بێ 27 چلەی هاوینە لە چلەی زستانیشا پێتەڵێ ئەڵێ ئەمڕۆ ڕستەکە لەوەیە ئەگە چەندی چلەی هاوین بێ 20 چلەی هاوین بێ 25 بێ هەمووی پیاڵە بە چلەی زستان زانیاری وایە کە لە کاتژمێرەکانی ئێمە شاتیای نییە زۆر باشە ئەگەر چاپاڵێ و کەشمان بۆ تاقی بکەیتەوانێ چاکانە خۆش ئەمە هەر یەک دوگمی پێوەیە ئەمەیە زۆر باشە یەک جار پەنجەی پیانێ زۆر باشە ئەمە بۆ ئەوەیە کە خانمێ کاتێکە لە مەطبەخە میوانی هەیە ئەوێ شەربەتیان بۆ بێنێ بۆ ئەو شەربەتە هەمین نەڕژێ لەسەر سینەکە یاخود چاک تێکا لە ناو ژێر پیاڵەکەیە چاکە نەڕژێ یان شیرێک یان نیسکافەیە هەر شتێکە خانمێک لە مەطبەخە بەکاری هێنێ ئەم بەدەنگ ئاگادارێکاتەوە پێشەوەی پڕ بێ کاتێکە ئاوەکە تێکریان شەربەتەکە زۆر باشە ئەگەر زیاتری تێ بکەی زۆر زۆر باشترە ئێستا تاوە تا زۆر باشە ئاگادار دەکاتەوە کە بەستەکەوەیە کە لە لێوارەکەەوە نەڕشە زۆر باشە دەستان خۆش بێ دەستە خۆش بە خاتونگیان مامۆستا ئەمێ باسە کلۆکین کە تەنها ئەو کەسانی ئەندامن لە لای ئێوە ئەم شتانە وەرئەگرن یاخود مەرجی ئەندامبوونیشی نەبێت کێشەی و ئەتوانێ وەریان بکرێت بەڵێ ئێمە شتێک لەوانەی وتمانەمانەیە کە ڕێکخراوێک دروستە بێت جیاوازتر لە ڕێکخراوەکانی کە ئەگەر هەمی تەقلید بن و هەموو شتەکانمان دووبارە بێ پێم وایە وەکوایە کارێکی باشترمان نەکرد بێ بۆیە کاتێک ئێماڵین جیاوازتر دەرەکەوین بۆی کە ڕازگۆ بین لە ژمارە ئەندامەکانمان و ڕازگۆ بین لەوەی کە هەموو ئەو ئەندامانە کە ناوەکانیان بڵاوەکەینەوە بۆی ئەو ڕێکخراوی تر ئەم کەسە لای سوودبەر نەبێتەوە ئەتوانێت لیستی ناوەکانی ئێمە ڕاکێشێ بۆی ئەو کەسە ناوی لای ئەو دووبارە نەبێتەوە لە کاتێکە ئێمە کە بڵێن ئامێرێک دروست دەکەین داهێنانێکەکەین ئێمە ئەو مەسەن لە شاری کەرکووکەوە لە شاری هەولێرەوە لە ناوچەی گەرمیانەوە لە هەڵەبجەوە لە هەموو شوێنە ئێمە ئەم کاتژمێرەمان نردووە بۆی بە هەموو شوێنەکانە بڵاو بێتەوە و ئێستش لە دروستکردنی 100 کاتژمێری تراین و ئێمە ئەم ڕاستە ینی زۆرینەی ئەندامەکانی ئێمە ئەم کاتژمێرە وەرەگرێ بەڵام مەرج نییە هەر ئەبێ ئەندامێ لا ئێمە ئەم کاتژمێری پێ بدرێ بەڵام ئێمە ئەین بەو نابینایی کە تەواو نابینایە ینی ئەمە بۆ کەسێک باشەکە بینایی سفر بێ و ئێمە هەمیشە هەوڵەیەن کە ئەو بابەتانی کە دروست دەکرێت گشتگیر بێ بۆ هەموو سەرانسەری هەرێمی کوردستان بۆ کوردەکان و بتوانین ئەو خزمەتە بە گشتی بگەێنین و ئەگەر کەسانێکیش کە خێرخوازن و هەمیشە هەنگاویان لەگەڵ هەنگاوەکانی ئێمە و دۆستی ئێمە و خزمەتی ئێماکەن ئێمە خۆمان بە قەرزاری ئەوانە ئەزانین و هەمیشە سوپاسیانەکەن وەکو چۆن کە یەکی لەوانە دایکی شەهیدان و کەمەندامان و نابینان بە تایبەتی گوڵاڵی مامەعەزا کە بە بەرداوامی یەتە ناو ڕێکخراوەکەمان و سەردانمانەکە و پێویستەکان ینی لای ئێمە دابینەکە و کۆمپانیای ئەحمەد غەفور بۆ هەموو دەورەکانی ئێمە خواردنی ژەمە خواردنی نێوڕوان هەمووی لەسەر کۆمپانیای ئەحمەد غەفورەوە بەڕاستی ڕێکخراوی مرۆیی مام بە بەردەوامی لە سەرەتای دروستبوونمان تا ئەمڕۆ لەگەڵمانە بووە تەنانەت بۆ چالاکی مەراسیمەکەمان لە یادەکە بۆ چل نابینا ڕێکۆردەری ئامادە کردووە تەنانەت دیجەی بۆ ڕێکخراوەکەمان کڕیوە زۆر پێویستی تر هەبووە و بە سەدان سەبەتە خۆراکیان بەخشەوە پێمان لەگەڵ
کۆمپانیای ڕێکخراوی مرۆڤ دۆستان کاخاجی ئازاد کە بە بەردەوامی لە دروستبوونمان تا ئەمڕۆ هەنگا بە هەنگا لەگەڵمان بووە. دەستخۆشیان لێەکەین. خاتون گیان ئەمە باسێک لەوە بکەین کە بۆ پێی ڕێکخراوەکەتان کاری زۆر جوانی بۆ نابینایان کردووە و کاری باشی بۆ کردوون. ئەمە بزانم کە تەنها یەک لقتان هەیە لە سلێمانی یاخود لە شار شارچکەکانی تری هەرێمی کوردستانی شەتانەیان ئەگەر نیتانە هیچ بیرتان لەو کردوتەوە کە لقی ترتان هەبێت. بەڵێ ئێمە لە سەرەتای دروستبوونمانەوە ئەوە نەبوو دروستبووین یەکسەر نەخۆشی کۆرۆنا و قەیران و ئەم شتانە وڵاتی ئێمە گرتەوە لەبەرەوە زۆر نەمانتوانین خزمەت بە هەموو شار و شارۆچکەکان بکەین بەڵام بە خۆشحاڵیەوە توانێمان لە سێسایق نووسنگەیە بکەینەوە و لە کەلاریش لقێکمان کردوتەوە بیریشمان لەوە کردوتەوە کە لە هەموو شار و شارۆچکەکان لق و نووسنگەمان هەبێ ئیشەڵا بەپێی باشبوونی بارودۆخ و بتوانین کە خزمەت بە هەمویان بۆ هیواین دەستەکانتان خۆش بێت. مامۆستاگیانوێ باسێک لە خولەکانتان بکەین. ئەمە بزانم کە خولی تایبەت بە چیتان کردوتەوە خەڵکی تاشەم بەشداریان هەبووە لە ئەم خولانە. بەڵێ نابینان مێژوی ئەم شارن لە هەر لە کاک ئەحمەدی شێخەوە کە کاتی خۆی لە سعودیەوە نابینایەکی حافظ قورئانیە ناوە و لە ناو مزگەوتی گەورە کە ئەو کاتە مزگەوتی گەورەیەکی بوو لە شوێنە سەرەکیەکانی ئەم شار و مێژوی ئەم شارە لە حوجرەکە نابینەکانی کۆ کردوتەوە و بە بەردەوامی قورئانی پیرۆزی پێ لەبەر کردوون بۆ ئەوەی نابینا وەکو سوالکە دەرنەکەوێت لە مەولود و بۆ نەو مناسەبە و پرسە و سەرقەبرانە و هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە بوارە ئاینەکانەوە هەبووە نابینای ئەم شارە مێژوی ئەم شارە بوون و لەسەر دەستی ئەوانەوە وەڕێچووە. بۆیە ئێمەش وەکو بەردەوام خۆمان بە قەرزاری قورئانی پیرۆز بزانین بەردەوام خولی قورئانی پیرۆزمان هەبووە ئەو نابینانەی کە حەز لە بەرکردنی قورئانی پیرۆزیان کردبێ ئێمە ناومان نووسین و بەردەوام هاتوشەمان پێکردون بە ناو ڕێکخراوەکەمان و مەرج نییە ئینسان هەر بە قورئانی پیرۆزیشەوە خەریک بێ مەسەڵەن ئێمە زۆرینەی نابیناکانمان ئەمڕۆکە هەلیان بۆ ڕەخساوە زانکۆ تەواوەکەن ماستەر تەواوەکەن لەم ڕۆژانە کە دکتۆر حەسەن دکتۆرای هێنا لە ڕسەی 12 ڕۆژی جیانی کەمەندامان و هەمیشە نابیناکان لە خولیای خوێندنان بەڵام ئەوەی کە کێشەیە بۆ نابینان بەگشتی ئەمڕۆ ئەو قەیرانەیە کە تێکەوتینەوە قەیرانی حکومت بە تایبەتیتر کە ئەم نابینانە چەندین ساڵە زانکۆیان تاو کردووە ڕۆژ لە ڕۆژان هەلی کاریان بۆ نەڕەخساوە و نەیانتوانێت لە شوێنێکە دامەزرێن لەسەر پێی خۆیان و لە شوانی ئەم ژیارە ئەوانی ژۆکو ئەکتەرە ڕۆڵی خۆیان ببینین و خاوەنی پیشەیەک بن و خزمەتکاری کۆمەڵگە و خێزانەکانیان بن نەک بن بە ئەرک بەسەر ئەم کۆمەلگایەوە و ئێمە تەنانە لە ڕێی پارێزگا و قایمقام و هەموو ئەو کۆمپانیا و بابەتانی کە لەنە ئەم شارە ئەم وڵانی کە دروستە بن هەمیشە گلەی و گازەندی زۆرمان کردووە بۆچی ئەبێت کاتێکە مۆڵێک دروست دەکرێت ئەگە بڕیارێکە بێ با لە سا پێنجی ئەو مۆڵە خاون پێداویستەکان بێ ناڵی نابیناڵێ خاون پێداویستەکان بەگشتی چونکە خاون پێداویستەکان بەڕاستی وەکو ئەو کارگەیی کە لە شاری نزیک شاری قەزوین دروست کراوە کە 1000 کارمەندی هەیە 900 و شتێکی هەمووی خاون پێداویستی تایبەتە بە سەرکەوتوترین شێواز ئەو کارگەی ئەچێ بەڕێوە لەبەرەوەی کە ئەو نابینای ئەو کە مندامی کە لای ئیشەکە بەدیلێک شک نابا لە شوێنێکی تر بۆ ئیشەکەی زۆر خۆشەوە و جوانترین بەرهەم و زۆرترین بەرهەم بەدیێنن سەکانتان خۆش بێت. خاتون گیانمە بزانم لە ڕووی خوێندنەوە تا چەند ئێوە کێشەتان بۆ دروست وە لەمان کاتیشدا ڕێکخراوەکەتان چی کردوە بۆ ئەوەی کە نابینایان بتوانن بخوێنن. ئێمە بەسپاسەوە بە خۆشحاڵیەوە توانیمانەوە خوێنکارانەی کە لە زانکۆکان وەرەگیرن ئاسانکاریان بۆ بکەینەوەوانشی کە لە مەکتەبەکانن سپاس بۆ خوازارەتی پەروەردە ئاسانکاری کردو کە کاتبەیەکە بۆ دانێ یا مامۆسایەکە بۆ دانێ کە بۆ بخوێنێتەوە بەڵام لە هەمان کاتی شاگیر و گرفتی زۆر هەیە لەبەرەوەی ئەو مامۆسایەکت بۆ دانێ بۆ نمونە ڕەنگە مامۆسای مێژوو بیا مامۆسای جوگرافیا بێ ئەو مامۆستایە توانێت ئەوەی نییە زمانی ئینگلیزی بۆ بخوێنێتەوە یاخود زمانی عەرەبی بۆ بخوێنێتەوە لەم کاتیان نابیناکە تووشی گرفتە بێت تووشی کێشە بێ ئەمە گرفتێکی زۆرە گرفتمان زۆر هەیە بەڵام بە تایبەتر ئەوە بۆ پۆلی دوانزەکان زۆر بۆتە کێشە ڕاستە دەستەکانە خۆش بێت. مامۆستا بزانم کە خوێندکاران تا چەند پلەی یەکەمیان بەدەستهێناوە لەسەر ئاستی عێراق بۆەوەی کە ساڵانە بڵین دەرچووی یەکەمی خوێندن بن. بەڵێ تەمان ئێمە لە ڕێی کاکزایری کەریمە ڕۆژ پیاوە دڵسۆزەکەی شار دوو ڕۆژمە دوو مناسەبەمان دروست کردووە یەکیان 8 هاچی ئەو نابینانی کە لە مای ئەو ساڵە هاوسەرگیریان کردووە هەر هەمیان لە هۆڵێک کۆکەینەوە ئاهەنگیان بۆ سازەکەین و زۆر جار توانیمانە لە ڕێی خێرخوازانەوە ینی تەنانەت ئاڵتون بە دیاری دەمەسقاڵ عارەبیستیەک بۆ ئەو نابینانی کە لە ڕووی داهاتەوە توانیان کەم بوو بێ ویان دەستەبەرکەین و بۆ هەمویان بەگشتی بتوانین زۆرترین دیاریان بۆ لەناو ئاهەنگا پێ ببەخشین
ئەو کاتە توانیمانە بەهۆی ئەو بابەتەوە ئەو بابەتە کۆمەڵایەتێ بگەینە لە ڕێی کەناڵەکانەوە بگەینە هەموو ماڵەکان کە نابینانیشی چەند کەمتری لە کەس ئاسیەکان و ئاش پرۆسی هاوسەرگیریەکەن هەچەنە بەداخۆی ئەمە زۆر تووشی کێشابین لە بواری هاوسەرگیریە بە تایبەتی بۆ خانمانی نابینا لەسەر ئەو بۆ خانمان لێ بکەم خانمان تا چەند ڕوبەڕووی ئەم کێشەیە ئەبنەوە. بەڵێ کوڕێکی نابینا کاتێکە بیر لە پرۆسی هاوسەرگیریە کاتەوە بیر لەوا کاتەوە کچێکی چاوساب کاتە هاوسەری خۆی بۆ ئەوەی کتێبی بۆ بقێنێتەوە بۆ ئەوەی دیمەنەکانی کە لە ڕۆیشتنە ئەڕوات پیاسەیەکەکە دیمەنەکانی بۆ شەڕحکە زەنگ بە ڕەنگی ود برا لە شێوەمالەیەکە چێ خاڵی تاجی سرم لابم لە سێوی دوو لە ئەچێ ڕنگ بە زەنگی ود ئەم جارە گەر خاڵ لەسەر من ئەبوو ئاشنای نابینە ئەبووم بۆ لێم بێ بەشە بوو ئێمە کێشەی مەوزۆ ئێمە دەنگ هەموو شتێکە بۆ ئێمە بەڵام ئێمە ڕنگ نابینین کاتێک کەسێک لەگەڵمانە قۆی لە قڵمانایە دیمەنی ئەو ڕۆیشتنەمان نیشانە لە سەیرانێکە لە شتێکە شەرحی شتەکانمان بۆکەن وەکو وایە شتەکان ببینین هەچەنە ناگە بۆی کە تۆ خۆ بە چای خۆشتەکان ببین بۆیە بەڵێ بۆیە ئێمە هەمیشە خانمانی نابینا ئەو کێشەیان هەیە کە کوڕێک ئەوێ کچێکی چاوساق بینێ حەزەکە شۆفێری بۆ بکە و حەزەکە ئەو ئاواتانی کە هەیەی لە ناخیا بۆی بێنێتە دی بەڵام ئەمان زۆر دەستەبەر ئەبێ بەڵام کاتێک خانمێکی نابینا کە کوڕێکی چاوساق هاوسەرگیریەکە ئەما بێ بە مەحاڵ ئێمە تەنها خات و کەنار بێ باکمانەیە کە کاکە سورکیە و ئەو مەرحەلەی تێپەڕان و خات و دلیڤان کاکە هێمن ئەو مەرحەلەی تێپەڕان و سەوزەخان کە هاوسەرەکەی چاوساغ بووە ینی بە پەنجەکانی دەسەژمێرن لە کاتێکە ئێمە زۆرجار بیرمان کردو لە ناچاریە کە چاوان و بورهان هەردووکیان 100% نابینان بێکیان بگەێنین بەوەی کە ینی ئەگەر بێ ژیان لە ناو ئەمانە گوڵۆپی ماڵەکانیان هەمووی تاریک شەوگارێکی تاریک و ڕووناکێک لە ناو ماڵەکانە نەبێت چکە هەردووکیان پێویستان بۆ نە بە گوڵۆپ داگیرسەنن بەڵام لە هەست و خۆشەویستیەکی وا ڕووناکێکیان دروست کردووە لاانێ لە چراخانی سەر چەقامەکانە کە کۆشک و تەلارێک ببینین دوو هاوسەرەکە لەگەڵ یەکا گونجاو نەبوو بێت لە ناوە ئەم دوو هاوسەرە کە نابیناشن خۆشەویستیان بە یەکتری بەخشیوە وی مەرج نییە کە دوو نابینا بە یەکە گەینی کێشە هەبێ بەڵام مادەم کەسەکە خولای ئەوەی هەیە کە کەسێکی چاوساق هاوسەری بێ لای ئێمە کێشەکە ئەوەیە کە ئایا کام کوڕ ئامادەیە من تەبلانێ 100 محازەرم بۆ کۆرزی پزیشکی و پەرستیاری و کۆمەڵی و تەندروستی و ئەم بابەتانەوەت بێتەوە یەکی لە پرسیارەکانم بۆ کوڕەکان ئەوە بووە بۆچی کچەکان ئامادەن هاوسەرگیری لەگە کوڕێکی نابینا بکەن بۆچی کوڕێکی چەند کوڕ ئامادەیە 10 ساڵ بڕێ کە هاوسەرگیری لەگە کچێکی نابینا بکە مەسەلەن 50-60 کوڕیتیا بووە لە ناو ئەو کۆڕە ممکنە دوو کەس دەسێ هەڵبڕی بێ لانێ دوو کەسەکەش ینی وەکو عاتفێک و سۆزێک دەسێ هەڵبڕێ بۆیە ئێمە ئەو کێشەمان هەیە ینی فەرق چیە لە بینی کە کاتێک کچێک بەهرەمەندترە لە کوڕێک کچێک زیرەکترە لە کوڕێک کەسی لەگەڵ ئەوە کوڕەکە ئەو هەلەی زیاتر بۆ ڕەقسە لە کچەکە و لەگەڵ ئەوەشە 26 داناوە بۆ خوێندکارانە هەر خوێندکارێکی نابینا لە قۆناغی 12 پلەی یەکەم بەدەست بێنێ لەسەر ئاسی هەرێمی کوردستانە یعنی وەکو نابیناکان ئەو بابەتە لای ئێمە مەراسیمێکی بۆ سازەکرێ مەدالای ئاڵتونی پێبەخشێ لەلایەن کاکزاری کەریمە ڕەشەوە دەستان خۆش بێ سەرکەوتوو بن خاتونگیان بزانین کە ڕێکخراوی تر هەیە تایبەت بە نابینیان و ئێوە کۆنتاکتان لەگەڵم ڕێکخراوانەدا چۆنە؟ بەڵە ڕێکخراوی تر هەیە تایبەت بە ئافرەتان و تایبەت بە نابینیانی شەر هەیە سپاس بەخۆیمە کۆنتاکتێکی باشمان هەیە بەڵام بەداخەوە من گلەیم لە ئەو ڕێکخراوانە هەیە کە تایبەتم بە خانمان لەبەر ئەوەی ئەوان هەربیر لەواکەنەوە کە خزمەت زیاتر بە ئافرەتەکانی تر بکەن نەخان پێداویستی تایبەتەکان کردویانە ناڵم نان کردو دەستخۆشییان لێ یەکەم ئێمەیەکەتی ژنان کە لە 15 مەراسیممان هەبوو سیمینارمان بتوانیانە بێن خەڵات بەخشن بە نابیناکان بەڵام لە کاتێکە ئەوان زیاتر ئەو کاتان نێنە دەنکە کەس ئافرەتی خۆی کوژە ئافرەتی خۆی سووتێنێ نا من هیوادارم لە هەموو کاتێکە بتوان خزمەت بە ئافرەتکەن و ئەگەر خزمەتەکانیان لە سەیە سەتی بۆ کەساکان بێ کە خاوەن پێداویستی تایبەت نین بەڕێمە با لە 180 بۆوانە بێ کە خاوەن پێداویستی تایبەتن لە 120 بۆ ئافرەتەکانی تر بێەوە من وەکو خۆشم کە ئێستا لەو ڕێکخراوە کارەکەم لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت زۆر بەلام واسەیە گەر کەسێک خاوەن پێداویستی تایبەتیش نەبێ بتوانم خزمەتی کەم ئەبێ ئێمە خزمەت بە هەموو ئافرەتەکەین بەڵام زیاتر خاوەن پێداویستی تایبەت پێویستی بۆ بابەتە زیاترێ ڕاستەبێکمان دەستەکانە خۆش بێت مامۆستاگیان وەکو پرسیاری کۆتایی مەوێ بزانم کە کار و پرۆژەی داهاتوتان وەکو ڕێکخراوەکەتان چییە؟ بەڵێ ئێمە ئەوەی کە وەکو بیرۆکە دامان نابێ خزمەتێکی زیاتر بە شار و شارۆچکەکان بکەین بۆ بتوانین ئەو خول و بابەتانی کە ئەمانەی لە داهاتوای بکەین تەنها ناو جەرگەی شارەکان نەبێ چونکە ئەوەی ناو شار بەڕاستی وەکو خزمەت ئەگەر لە 180
خزمەت کراوێت لە سا هەفتای بۆ ئەوان بووە لە سا دەی وە دەرەوە بووە ئێمە وا بکەین بەڕاستی شتەکە پێچوانە بکەینەوە بۆی کە ئەو خزمەتانە بەری دەرەوە لەگەڵ ئەوەشە لە بیرۆکەی ئەوین کە بۆ کۆمپیوتەر زمانی کوردی کە نییە ئەو بابەتە ئاسانکاری بکەین و لەگەڵ کاکە سەروەر ئەو ئامانجەی کە چەند ساڵە نابینا بە خولیا و حەزەوە بۆی ئەڕوانێ بیهێنی نەدی و لە ئابەیەک دروستکەین یاریەک وەکو چۆن کەسێکی چاوساق لە ناو مۆبایلەکە یاریەکە لە کاتێکا کە سەرقاڵی ئیشێک نییە ئەوێ فەراقەکەی بەوە پڕکاتەوە ئێمەش لە ئابەیەک دروستەکەی ئینشاءڵڵا لە نزیکترین کاتە ئەو لە ئابێ پلە لە مەرحەلەکانە بڕی بەدەنگ و ئەو یاریانە هەمووی بەدەنگەکرێ و ئیسا حالێن تیک تاکتۆکمان دروست کردووە کە دوو کەس بەرامبەر یەک یاری ئەەکەنێکیانی باتەوەیکیان بڵێ ئێدۆڕێنێ و بەردام یارەکە بەم شێوە ئەکرێ. دەستان خۆشە بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبووتان، سپاس بۆ زانیاریەکاندا، بەڵێ سپاس بۆ مامۆستا عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت و بەڕێز جیلان خدر لێ پرسایی بەشی ژنان لە ڕێکخراوەکە کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم تاوای بەرگەبابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.